خۆشەویستان ئێستا مەوسیمی حەجە لەسەر خێر حاجیانی هەرێمی کوردستان دوێنێ یەکەم کاروان ئەوانەی کە لە ڕێی وشکانیەوە بە ئۆتۆمبیل گەشتەکەن بەرەو عەرەبستانی سعودیە بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج دەستیان کردو بە ڕۆیشتن و خۆی گەورە بە سەلامەت بیانگێنێ لە ڕۆژانی داهاتووشدا ئەوانەی کە بە فڕۆکە گەشتەکەن وردە وردە دەچنە ئەو شوێنە پیرۆزە. حەج یەکێکە لە پایە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. بێگومان بۆ کەسێک کە توانای دارایی و توانای جەسەدی هەبێت فەرزە لەسەری دەبێت ئەم ڕوکنەی ئیسلام بەجێبگێنێت. ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەست جەباری بانخواست باس لە پێگە و گرنگی حەجەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. مامۆستا جان بەخێر بیت. گەورە سەلامەتی بنیا بەخێر بیت. وای تەعالا بتان پارێز. لەگەڵ جەنابتا بام لەوە دەست پێ بکەم جەنابت فەریزەی حەجت بەجێگەیاندووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة خواهي قولا لبرستان لسرجم بنران وبسران بيت بخير بيخوا الله قال الله ينفسي لكم ومبالي باشترك لەگەڵ یشکا قساکەی خۆی حەج هینێکی عملیە وەک بڵێ یەکێکە لەو عیبادەتانەی کە زۆر عملیە. من حەج یەکەمم کە 2009 بوو زۆر خۆم مادووکم لە بواری خوێندنەوەیە کە چووم ئەوتم بریاوەم نەخوێندایەتەوە. یعنی شتەکە ئەوەی کە عملیە ئەگەر چیز هەرم نەکردووە لە خوێندنەکە بەسم ئەوەش عیبادەتێکی عملیە ئەوەندە شتێکی نەزەری ئەوانە نییە. ماشەڵڵا فەرمووت حەجی یەکەمم دیارە حەجی کەشێ کردووە. بەڵێ خی گەورە بەنسیب ئێوەشی بکە ئینشاءڵڵا. مامۆستا بۆ خۆی باڵادەست ئەم وێزگەی دیکەشی وەک چۆن چەندین وێزگەی دیکەی بۆ داناین بۆ پاکبوونەوەی مرۆڤ حکمت لەمەیە چییە کە خۆی باڵادەست ئەمەشی بۆ داناوین بۆی کە بە پاکی بچینەوە بەردەم خۆی؟ دیارە ئەگەر کەسێک بپرسێ بڵێم خەڵکە بۆ خۆی ماندووەکە بۆ پارە سەرفەکە بۆ چێ بۆ حەج ئەکرێ زۆر وەڵام هەبێ بۆ ئەم پرسیارە، بەڵام بە قووەترینیان و بەهێزترینیانەوەی جێبەجێکردنی فەرمانی خوای گەورە بە من و توی فەرموو حەج بکەن. خوای گەورە لە قورئان فەرمێتی وەلیلله علی الناس حج البیت من استطاع إليه سبیل. خوای گەورە فەرزی کردووە لەسەر خەڵکی ئەوانەی کە بتوانن، فەرزی کردووە کە حەجی ماڵی خوای پەروەردگار بکەن و فەرمودەکە فەرمی لە تەمەنا یەکجار، یعنی یەکجار حەج فەرزە. کەواتە یەکەم حکمەت و سوودی حەج بەجێگەیاندنی فەرمانی خوایە کە ئەسڵیش لە دینداری و تەدەین و موسڵمانەتیە ئەوەیە. ئینسانی مسلمان يعني ملکەج بە فەرمانی خوای گەورە فەرمێتی بیکەن ئەوە جێبەجێیەک. بەڵام دیارە مە سورەتێکشمانێک لە قورئانە بەناوی سورەی الحەج. سورەی الحەج کۆمەڵێک شتی تایە لەوێ بوون خوای پەروەردگار فەرمێ لیەشهەدوا مەنافع لەهم. خوای گەورە فەرمێ ئەم خەڵکە کە دێن بۆ حەج بۆ ئەوەی ئامادەی کۆمەڵێک سوود بن بۆیان. لەوێ مەنافع بەجەمعەتەوە کەواتە لە حەجا کۆمەڵێک سوودی زۆر هەیە وەکو ئەوترێ بۆ دنیا بۆ قیامەت. کە دیارە سوودی گەورەی حەج دوای ئەوە جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگار لایەنی ڕوحی کەسەکەیە. یعنی ئەو کەسێک کە حەج و عومرە کە ئەگەر ئەو حەج و عومرە بکە خوای گەورە داوای کردووە. چونکە مەرج نییە هەموو کەسێ شتێکەیە لە کتێبەکانە ئەڵێ بە کابراوترا تۆ حوشتەرەکە و حەجیکردن نەخۆت، ئەمە هەیە لە کتێبە، چونکە ئەو حەجەی نەکردووە خوای پەروەردگار داوای لێ. خوای گەورە بمان پارێت ئەگەر حەجێکی ڕێک و پێ بکە ئەوەی خوای پەروەردگار داوای کردووە ئێتر ئەم کەسە وەکو حەدیثە فەرمێ ڕەجەعە کەیەومی وەلەدەتهو ئومه. یعنی کە دێتەوە حاجی یەکجاری وا کەسێک لە 50 ساڵەیە چێ بۆ حەج ئەگەر حەجێکی ڕێک و پێک بکە کە دێتەوە خاوێن بۆ تۆ لە ڕابردووی هەرچێکی کردن بێ مەگەر حەق الناس. ئەوە دیارە ئەوە شتێکی ترە. ئەجینا خوای پەروەردگار لە ڕابردووی خۆشە بێ و تەواو پاکێ کاتەوە کە ئەمە سوودی گەورەی حەجەکە کەسەکە بۆ خۆیەتی. بۆ ئەو فێڵی شەیتانە لە هەندێک کەسێک هەڵێ پارە بخەمە دەست عەرەب. سوودی حەج بۆ عەرەب و مەرەبوانە نیە، سوودی حەج بۆ خۆتە. یعنی کەسێک جاری وا هەیە هەر بۆ مودعەیەکی ڕۆحی ڕەنگە 2 ئەوەی حەج سەرف بکە، بۆ مودعەیەکی ڕەنگ بێتر ئەوە هەر شتێکە خۆی حەزی پێێت. بەڵێ مامۆستا کۆمەڵێک عیبادەتمان هەیە فەردین، کۆمەڵێک عیبادەتیشمان هەیە جەمعیە. حەج یەکێکە لەوانە و لە سەرانسەری جیهانەوە لە زمانە جیاوازەکان، لە کولتورە جیاوازەکان، لە ڕەنگە جیاوازەکان کۆ بنەوە ئەو چەند ڕۆژە پێکەوە. گرنگی ئەم پێکەوە بوون و دەستە جەمعیە و ئەم عیبادەتی کە دەستە جەمعیە لە حەجە ئەمە چ گرنگێکی هەیە بۆ تاکی موسڵمان؟ بەڵێ ئەم کاتە موسڵمان هەستەکا بۆی کە وەکەڵێ برا خوشکی زۆرن و هەست بە برادێکی تایبەتەکە
و ئەگەر کەسێک هەبێ مەوسمی حەج ڕێکخە بە باشی ئەتوانرێت کۆمەڵێک دیدار و گفتوگۆ و حیواری زۆر باشی تێ ئەنجام بدرێ بە تایبەتی لەلایەن وەکەوترێ خەڵکانی خوێنەوار و دانا و زانا و ئەوانەوە ئەوە زۆر گرنگە لە هەمان کاتیشا لەولاوە حەج نمونەیەکی بچووکراوی ڕۆژی قیامەتە بۆ ئینسانی مسلمان هەر سەرەتای سوورەی حەجیش خۆی پەروەردگار باسی قیامەتەکە یا ئەیوە الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم بۆ لە سەرەتای سوورەتی حەجا خۆی پەروەردگار باسی قیامەتەکە چونکە حەج نمونەیەکی بچووکی ڕۆژی قیامەتە هەمووان وەکیە کە چینەوە بەردەست خۆی پەروەردگار و تەواو حەز بە یەکسانیەکەی لە حەجە یعنی حەج ئەو کەسەی کە سەرۆکە ئەو کەسێک کە زۆر خوێنەوارە کەسێکی سادەیە لەوەیە هەرچیەکی یعنی تەواو بۆ یەکسانیەکی زۆر گەورە هەیە لە حەجە کە ئینسان ئەمان وەکتم هەموو بۆ لایەنی ڕوحی ئینسان زۆر زەرورە لەولاوە بۆ ئەوەی کە ئینسانی مسلمان هەستەکە برایەتێکی زۆر بەهێز هەیە لە نێوان مسلمانانە لەولاوە هەستەکەی کە خەڵکێکی زۆر هەیە کە هەر نازانێت کەلیمەی عەرەبی بڵێ و بەڵام زۆر مشتاقی ئەو ماڵی خۆی پەروەردگارێ کۆمەڵێشتی ترا کە ڕەنگ بێ ئەوەی کە لەیس المخبر کالمعاینە ئەوەی کە ئینسان بە چاوی بینێ ڕەنگ بێ نەتوانێت وەکو خەبەر بیڵێ بەڵێ مامۆستا حتمما لەوانەیە کەسانێکمانە بن ڕوو لەخوا بنیان نوێژ بکەن عیبادەتی تر بکەن بەڵام لە بابەتی حەجا خۆی گەورە ماڵ و سامانیشی پێبەخشی من بەڵام وەک خۆت ئاماژە پێکرد ینی و پێی وایە کە ئەمە سەرفکردنێکەوە لە دەرونی خۆیاوە وێنەی ئەکا کە هێشتا ئەم پێویستی بەوە نیە حەج بکات یان تەمەنی ئەبێ پیر بێت اینجا حەج بکات ینی ئەمەش چۆنە مامۆستا ئەوانی ناچن بۆ حەج چۆنەڵێ بێ پۆلیان کرێن ئەوەی کە وەک بڵێ پارە سەرفکردنە بۆ عەرەب یا بڵێ باوەڕم پێێن یا بڵێ پێویست ناکە من گوێم لە خەڵک بڵێ بێتە تاسو جەنا ڕۆمشتیشی و ئەمە دیارەکە ئیمانی بە وەزعەکەنی لەوە ئەخیری ئایەتەکەی کە خوێنمەوە خۆی گەورە فەرمی ومن کەفەرە فإن الله غنی عن العالمین خۆی گەورە فەرمی ئەوەی بێ باوەڕ بێ بە حەج و نەیا بۆ حەج خۆی گەورە بێنیە خۆی گەورە پێویستی بۆ خەڵکە نییە هەموو سەرزەوی نەچێ بۆ حەج یەک نەفەر نەچێ بۆ حەج خۆی پەروەردگار هیچ لە مڵکی کەم نات وەکو خۆی فەرمێتی بەڵام ئەکرێ کەسێک هەبێ بڵێ حەزەکەم تەمەنێک بکەم ئەو کاتە بچم بۆ حەج ئەمە ناتوانێ بڵێ گوناحبارە چونکە لای زۆربەی زاناکان حەج لە تەمەنا یەک جار فەرزە وەلەو فەریزانەیە کە فەوری نییە یعنی بۆ من ئێستا پارەم هەیە و ئەمساڵ ناچم بۆ حەج هیچ گوناحبار نابم مادام ئەگەر حەج وەک جمهوری عولەماڵێن على التەراخی یعنی ماوەی هەیە ماوەکەی بەڵام ئەگەر ئینسان سەیری وەزع و ظروف و واقع و حاڵ و باڵی دنیا بکا بە تایبەتی ئەم شەرقی ئەوساتە دقەیە زووتر حەج و عومرە بکەی قازانجدا بۆ نمونە من زەویەکی زیادەم هەیە کاتی خۆ ڕەنگە 10 دەفتەرم پێدایە بۆ نمونە بە ئاوا قسە بکەین ئێستا 8 دەفتەرەکە هیچ ئیشم پێ نییە ئەم 8 دەفتەرە دوو ڕۆژی تر بمرم خۆیتر خوای زانێ بۆ چێیە نەمدابێ بە حەج بە دیوێک لە دیوەکانی ترا گوناحبارم کە لە کاتێکا ڕەنگ بێ حەج هەبێ بە دەفتەر ئینسان توانێ بچێت بۆیە لەم ڕۆژگارە تا زووتری بکە قازانجێتی چونکە وەکوتم وەزع ظروفەکە ڕەنگ بێ بینیشمان کە دەرگای حەج و عومرە داخرا احتیمالە شتێکی تر پیا بێ دەرگای ئینشەڵا داش ناخرێ دەرگای حەج و عومرە داخرێ ئەوانە ئەو کاتە ئینسان پەشیمانە بێ بۆیە ناتوانین یەک بڕیار دەین لەسەر ئەو کەسانی کە ناچن بۆ حەج خەڵکێک ڕەنگ بێ نەتوانێت بچێوەنی هەیە ئەڵێ جۆم لە برادێک بۆی لە 20 ساڵ زیاترە ناوەنووسم ناوی دەرناچێت ئەمە هیچ گوناحێکی لەسەر نەماوە حەجەکەیشی بۆ نووسرێ ئینشاءڵڵا باش ئێمە لەگەڵ حەجا عەمرەمان هەیە مامۆستا کە ئەوە هەر کاتێک پێ ئەچیت خۆ بەڵێ کاتێکی تایبەت و دیاریکراوی نییە بەڕاستی جیاوازی چیە لەم دوو مەناسیکەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە حەج یان عەمرە ئەمە یەک ئەوانەی کە لە ڕەمەزان هاچن بۆ عومرە کە فەرمودەکە فەرمێ وەکو ئەو وایە حەجێکیان کردوێەوە نیە ئەمە چۆن یانی ئێمە بەراوردی ئەم دوو بابەتە بکەین هۆ هەموو کەسێکی مسلمانی عاقڵی باڵغی هەبوو فەرزە لەسەری جارێک حەج و جارێک عەمرە بکە ئەگەر چوو بۆ حەجەوە عەمرەشەکە یعنی حەج و عەمرە هەردووکیان فەرزن چونکە خۆی گەورە لە قورئان فەرمێ وەئەتیموا الحەجە والعومرەة لله یعنی ئەی مسلمانان حەج و عومرەی تەواو ڕێکوپێ بکەن بەس بۆ خوا بێ چونکە ئێستا یەکێک لە خاوەن کۆمپانیەکان جۆم لێ بوو پیاوێکی ساڵحە ئەیوو بڕێک لەم عەمرەیە بۆ بە مۆدێلات و سەفەر و سیاحەت و ئەوەت نییە کە خۆی پەروەردگار داوایەکان بۆیە زۆر جار هەست ناکەی گۆڕانکاری بەسەر کەسەکەیە هاتبێ بۆیە لە تەمەنە حەج و عومرە یەک جار فەرزە ئینسان بیکە بەڵام عومرە ئاسانترە لە حەجا مەراسیمی حەج 3 ڕۆژە لای کەمی
يعني تو سێ ڕۆژە بێ ئەو جلان و پێوە بێ ئەگەر کەسێک ئازای بێ ڕەنگ بێ بتوانێت لە 2 ڕۆژە تەواوی کە ئەگەر لەگەڵ خافڵە و شتانە بێ لای کەمی تۆ 2 ڕۆژ لە مەراسیمای بەڵام عومرە ئەتوانی بە 2 سەعات عومرێک بکەی کەسێکی ئازا بێ حج خۆی گەورە فەرمێ الحەج ئەشهور معلومات حج کاتەکەی دیاری کراوە ئێستا مانگی حەجە ئەم مانگی 11 ئێستا لە مانگی 11 عەرەبیان و مانگی 12 کە حەجەکەی تێ ئەنجام بدرێت لە ئێستا و ئینسان نەتوانێت حج بکە کە بەو شێوازە ئیبی بەڵام عومرە مەفتوحە هەر دەقێ بتێ و عومرە دەرگای کراوە ئینسان نەتوانێت بیکەوە لە ڕووی دنیایشەوە هەروایە عومرە کەمتری تێچێ و حەجەکە زۆرتری تێچێ و قسەیەکت کرد فەرمووت عومرەش عمرەیش یەک جار فەرزە لە تەمەنا تاسە خەڵک هەر بە سونەتی عومرە تێگەیشت نە عومرەی شەر واجبە چونکە بەیەکەوە خۆی گەورە باسی کردووە بۆ چوونیش هەیە کە ئەڵێ سونەت بەڵام ئیمامی شافعی فەرمێ بە پێی ئایەتەکە عمرەیش یەک جار فەرزە لەسەر ئینسان کەواتە ئەو کەسەی کە تا ئێستا ناوی دەرنەچووە بۆ حەج عمرەکە بکا خۆی پەروەردگار جاری وای هەندێک عمرە قورسایی حەجەکە خۆی پەروەردگار بۆ هێنووسێ بە تایبەتی وەکو ئاماژەت پێکرد عمرەیەک لە ڕەمەزانە ئینسان عمرەیەک لە ڕەمەزانە بکە بەڵێ حەجەکەی لەسەر لا ناچێ بەڵام وەکو وایە حەجی لەگەڵ پێغەمبەری خۆیان کرد بێ صلی الله عليه وسلم مامۆستا تا چەند ئەنجامدانی فەریزەی حەج ڕاهێنانێکی شەبووی کە موسڵمان لەسەر ئارامگری لەسەر ناڕەحەتێکی قورس بەتایبەت لە ئێستادا خۆت دەزانی قرباڵقێکی زۆر هەیە لە هەموو ڕوویەک و بەدەر لە بابەتە مادیەکەی ناڕەحەتێکی زۆر ئەبینێ ئەمە ئەم ئەجری لەسەر وەرەگرێ هەم ڕاهێنانێکیشە بۆ خۆی کە دواتر بگەڕێتەوە ئەو ناڕەحەتی و مەینەتی بینیوە چونکە هەموو یەک چین کەسێک کە لەوانەیە لەو پەڕی ڕەفاهێت و خۆشییا بوو بێ تا ئێستا ناڕەحەتی و ئەوی بەسەرات بێ بۆ ینی داچڵەکێ با بڵێ حديث فرمي سفر بەشێکە لە سزا و ناڕەحەتی خەو و خواردن و خواردنەوەتان لێ تێکەچی بۆیە ئەو کەسەی سەفەرەکە بە تایبەتی سەفەری حەج و عومرە بێ زۆر سابر بێ هەر کەسێ سەبر و ئارامگری نەبوو زەحمەت بتوانێت حەج و عومرە بکە خوای گەورە لێی داواکەن چونکەوەی لە ماڵەوە هەیە لەوێنی ئەو تۆ لە ماڵەوە ڕاهاتووی لەوێ دەسێ ناکە وکە بەداخەوە یعنی من لە سەفەری حەج لە سەفەری عومرە خەڵکی وان بینیوە پیاوی سوڵح جنێوی وای و تۆ بۆ خۆم شەرمم کردو لە ماڵی خوایە لە مەکەیا جنێو بڵێ ئەمە معنای وای هەر هیچ تێ نەگەیشتوە لە پەیامی حەج و عومرە و ئەوان بۆ ئەو کەسەی سەبر و ئارامینە ها خەڵکێکمانەیەڵێ من تەحملم نییە ئەو بە کەڵکی حەج و عومرە ئەوانە نایە یا ئەبێت تەوبەیەکی باش بکا پێشتر بڵێ خوای یارمەتیم بی کە ئەم سەبر و ئارامیم زیاد بێ چونکە تۆ لەوێ وەکوتم ئەوە هیچ نظامی خەو و خواردن و ئەمانە هەمووی تێکەچێ لە هەمان کاتیشا ئەنواع تەبیعەتە بینی یەکێک هێدیە یەکێک تونە یەکێک ڕەش پێشتە یەکێک سپێ یەکێک پاڵە پێوەنا یەکێک خزمەت تەکا یەک شتە داتە دەستەوە یەکێک داوای شتە لێکە ئەنواع ئەم هەموو ئەمانەی لەبەرە لە سەفەری حەج و عومرەیە هەموو سەفەری پێویستی بەسم بەس سەفەری حەج و عومرە سەبری لەگەڵانە بێ هەر لەوێ دایە ناکەسەکە جا مامۆستایەکمان لەگەڵا بوایت ئەوێ هەمانە هەر لە مەکە دایناوە هەیە دێنێتێ تا مەتار هەیە لە مەتاری ئەوێ لە مەتاری جدە و مەکە و مەدینە ئەیهێنێت تا مەتاری سلێمانی لە مەتاری سلێمانی دایەنە هەیە بۆ بە قسەیەک حەدیثیش وان فەرمێ هەیە ئەیهێنێتەوە سلێمانی مانگێک پێیەتی یانێتەوە کوردستان مانگێک هەیە ساڵێک هەیە مەدەل عومر پێیەتی برایە کەزان 20 ساڵ پێش ئێستا چۆ بۆ حەج 20 ساڵە یەک ئەدەب و ئەخلاقی هەیە حەسوودی پێم ئەو حەجەکەی ڕاگرتووە ئەمە نمونەی حاجەیەکی جوانە کە ڕەنگ بێ پێشترەوە نهاتە بێ بۆ مزگەوت پێشتر ئەوە هێدی و لەسەر خۆ نەبوو پێشتر ئەوە بە ڕەوش و بە ئەخلاق نەبوو پێشتر ئەوەندە بە ڕێز نەبوو بێ يعني خەڵکی وای شمانەی ئیسفادەی لەم حەجە بەم شێوازە کردووە وەکوتمە تا ئەیبا بۆ بەهەشت حەدیث فەرمێ حەجی چاک حەجی تەواو چاک الحج المبرور ليس له جزاء إلا الجنة. بەڵێ مامۆستا چۆن کەسێک کە مسلمان و دیندار بێ ئەگەر تۆزێک ڕیشی هەبێت جیاوازە بێت لە کەسێکی دیکەڵێنەوە فلانە کەس ڕیشی هەیە نابێت فلانە کردەوە بکە فلانە شت بکە بۆ حەجیش بەم شێوازەیە کە حەجی کرد و هاتەوە غەڵەت تێ بکاڵێ دەخۆ بلای خۆی حەجی کردو لای خۆی حاجیە نەبێ مەسەلەن لە کڕین و فرۆشتنەکەی ئەوە بکە لە فلانە شتیا ئەوە بکە فلانە قسە بکە ئەمە تا چەند گرنگە کە ئەگەر هاتینەوە ئاگاداری کۆمەڵێ گفتار و کردارمان بین خۆ ئەوە ئەگەر ئەو قسەی لە کوردەواری لە حەجم پێڕان ناگیرێ ئەم قسەیە بە دیوێ کاڵ تەواوە بەس ئەگەر شەیتان نەیکاتە فێڵ و واز لە حەج و عومرە بێنێ بەس قسەکە تەواوە ینی حەج و عومرە بێ ڕایگیری ئەبێ پارێزگاری لێ بکەیت چکە تۆ چیتە ماڵی خوای پەروەردگار برایەک وتی کە چوومە بۆ عومرە لەوێ بڕیارم داوە عیبادەتێکی تایبەت بکەم لەوەتی هاتوتە هەموو دوو شەمان و پێنج شەمانێ بە ڕۆژەوە لە هاوین و لە زستانە ئیشی هەبێ نەیبێ کە ئیشی قورسی ژەکە مەبەستم یعنی ئەمە مانای وای ئیسفادەی لەم عومرەیە کردووە مانای وایە کەسەکەی تر ئیسفادەی لەو حەجە کردووە
بۆیە تەواو حەقی خۆیەتی بەڵام مانایوان نیە کەسێکیش حەج و عومرەی کردێتر ببێ بە ئەولیای خوا و مەلایکەتەوە معنایوان نیە لە بەشەرەتی دەرچێ و ببێ بە معسووم وانە کەسەکە هەڵاگرێت کە حاجەیەکیش بێ و باشیش قۆڵم ببڕێ و ئەوانەوە نیە بەڵام گردنی ئازا بێ و دوعای خێری بۆ کە بڵێ مادام حەج کردووە وا مەکە بەڵام ناکرێ بڵێ حەج مەکە ناکرێ بڵێ بەم شێوازە عومرایەکەی میکە ئەم سارکردنەوەی خەڵک لە عیبادەتەوە خراپە جاری وە کەسێک کەڵێ کاکە وڵای ئەم ڕیشە تاشی باشترە خەوانیە بۆڵی ئەم ڕیشە بڵێ کاکە ئەم ڕیشە جوانکە وانە یا جاری وە کەسێک بە کەسەڵێ ئەم نوێژە مەکە باشترە وانە ئەم قسەی زۆر خراپە بۆ تەدەیونی ئینسان بڵێ کاکە ئەو نوێژە بکە خوای پەروەردگار داوای لێ کردو بەردەوام بە لەسەر نوێژەکەت و ئەم ڕۆژتێشە باجوان بێ و چاک بە لەگەڵ موسڵمان جاکاک دانیار ئەو نەخۆشەڵە کە هاتینەوە هیچ نەزانە خۆی ناوی دەرچۆ بە حەج سەربەست ئێمە لە نێوان ئەم فەڕائیزانەی کە لەسەرمان فەرز کراوە بە نەسی ئاەت و فەرموودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەتوانین بین جیاوازی بکەین فەزڵی ئەم بین بەسەر ئەوە زەکات بەسەر ڕۆژوە ڕۆژوو بەسەر نوێژ بەسەر حەجە یان ناکرێشتیەوە بکەین ئەکرێ بەڵێ بۆ ناکرێ نافەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لێیان پرسی ئەفضەل الأعمال فەرمی ئیمان بالله ورسوله فەرمی باشترین کردەوە باوەڕبوونە طبعا باوەڕ نەبێ ئەوانەی تر بەرهەمی نابێ وانە دوایی فەرمیان چیتر فەرمی حەج مەبرور لەوێ ئەو مەقامە شوێنی ئەو بۆ ئەم کەسە پێویستی بە حەج بۆ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام وای فەرموو ناچێ لێ یەکێکی تر لێی پرسی فەرمی الصلاة على وقتها ئەکرێ هەندێک فەزڵدان و بەهێزکردنی عیبادەت بەسەر عیبادەتەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بگۆڕێ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام بەمی فەرموو نوێژ لە کاتی خۆیان بەوی فەرموو حەجی مەبرور بەوی فەرمووی چاکە لەگەڵ دایک ئەوە بێعتیبارەکان نەگۆڕێ من لە شتێکا ساردم ئەوە بۆ من چاکترە مامۆستا لە ڕەمەزانە زۆر جار پرسیارێک لە ئێوە کرێ یەکێک ئەگەر تەمەڵ بێ و سست بێ لە نوێژەکانیە نوێژ نەکا یان کەم نوێژ بکە دروستە بە ڕۆژوو بیان من پرسیارە لە تۆکەم لەوانەیە چۆن من شتێکی وا ئەزانم کەس هەیە دەوڵەمەندە خوا پێداوە چووە بۆ حەج یا بەتەمایە بچێ بۆ حەج بەس لە نوێژەکانیە زۆر گەرم و گوڕ نییە و پێنج فەرزەکەی ناکە و هاتووشەتەوە بەو شێوازە نییە ئەمە ئەکرێ بڵین حەجەکەی چۆنە حەجەکەی قبوڵە وانە ئەی چۆن ئەم موسڵمانە ئەوش تاوانەکە نوێژەکەی تاوانەکە نوێژەکە فەوتێنی طبعا خوای گەورە فەرمی ولكل درجات مما عمل هەموو شتێ بە دەرەجەیە کەسێک چوار فەرزەکە هەر موسڵمانە ئێستا خۆ زۆر موسڵمان لێهاتوە چوار فەرزەکە هەر موسڵمان خۆ دروست نییە پێی بڵێ کافر بەڵام تاوانێکی زۆر گەورەی کردووە یعنی نابێ خۆی بە موسڵمانێکی عیارە 24 بزانێ ئێستا هەماناڵێ لە هەموو کەس موسڵمانترم دوای سەیرەکەی خۆ من نوێژی بەیانیان ناکە ئەوە عیبە بۆ ئینسانی موسڵمان لەم ڕۆژگارەیە قورسە بڵێ لە هەموو کەس موسڵمانترم کارێکی باشن بەڵام ئەوە ئێمە پێڵین ئەم حەجە ئەبێ زیاتر کاریگەری هەبێ لەسەر زیاتر تەوبە بکە پێویستە ئامۆژگاری کرێ بەڵێ خۆی قسەی کاکدانیاریش کردی و تەعاملات و بازاڕوانە خۆ بۆ نوێژی ڕاستە مامۆستا هەر هەموو ئەم بابەتە دینیانە ئێمە ڕۆژوو نوێژ حەج زەکات ئەبێ لە ئەخلاقیاتیشمانە لەگەڵ خەڵکان ڕنگ باتەوە کابراڵێ بابە خۆ بچۆتە ماڵی خوا کەچی دەستی خەڵگە بڕێ ئێمە بۆ نوێژیش ڕاستە ئەمە بۆ زەکات و ڕۆژوژە ڕاستەوە نیە ئەمانجێکی گەورەی عیبادەت ڕاستکردنەوەی ڕەوشت و ئاکارتە لەگەڵ خەڵکە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام کەمەمان زۆر جار وتووە وتیان ئەم ژنە شەو نوێژەکە و ڕۆژوی سونەشە بەس لەگەڵ دراوسێ ئاخرە فەرمی هی فی النار پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام زۆر بەڕەحم بوو نەی پاسا و ماسای بۆ نێنایە فەرمی مادام زمانی خراپە لەگەڵ دراوسەیە دۆزەخیە تەواو ئەم جار ئێمە ئاەتی عیبادەت بەڵێ عیبادەت زۆر گەورەیە ئاەتی هەموو حەج لە قورئانە یەک لاپەڕێ هەموو ئاەتی حەج یەک لاپەڕێ قورئان باسی حەجە خوای پەروەردگار هەموو ئاياتی نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و دەستنوێژ و عومرە هەر هەمووی 100 بۆ 130 ئاەتە لە کۆی 6200 ئاەت ئەی ئەوانەتر باسی چییە باسی عەقیدە و ئەخلاق ئەبێ ئەم دوانە دامەزراوە بێ جاریوە کەسێک دێ بۆ حەج ڕەنگە عەقیدەکەی شێوە نەبێت کە خوای پەروەردگار داوای لێ کردووە ڕەوشتەکەی جوان نییە یا وەکتم لەوێ کابرا جنێوێ وت ئەوە کە معنای ئەوە زۆر بێ معنای ئینسانی موسڵمان هەر تا مردنیش حەج نەکات دروست نییە جنێو بە کەس دەڵێ حەدیثە فەرمێ جنێو بە شەیتانیش مەڵێن مامۆستا لە کولتوری ئێمەدا ئەو شتێکی جوان هەیە پێشەوەی کە ئەو کەسانی بچنە حەجگردن ئازاییەکەن ماڵ بە ماڵ ئەگەڕێن ئەمە ئەنجامەدەن هاوشانی ئەمە لە نیەت و لە دڵی خۆی ئەگە بزانێ حەقێکی خواردووە پارەیەکە زەویەکە میراسێکی بنەماڵەکەیتی ینی ئەمەش ئاگاداری ئەمەش بێت لەوانەیە شەیتانەوەی بۆ دروست کا بڵێ تۆ حیاتت چ ینی چۆن شتی مەسەن تۆ پارەی خەڵکی کەسێکی خواردووە لانەیە کابرا خۆی نەیزانی بێت تۆ چۆن ئەمە دروستەکە بەڵام تا چەند گرنگەوەی کە بووی کە حەجەکەی قوبوڵ بێت طبعا شتی گەورە ئەبێ باش خۆتی بۆ ئامادەکەی حەج ئەو بەراوخشکانی کە ئەچن بۆ حەج خوای گەورە بۆیان ئاسان کاوەیشی نەچۆ خوای گەورە بۆی ئاسان کە
حەج ئەبێ باش خۆتی بۆ ئامادەکەی چونکە حەج سەفەرێکی ئاسان نییە سەفەرێکی زۆر سنگین و قورسە زۆر گەورەیە لای خوای پەروەردگار یەک لەو شتانەی کە خۆتی بۆ ئامادەکەی تەوبەکردنە جێڕانەوەی حەقی خەڵکە لە شەرع ئەو کەسەی قەرزارە نابێ بچێ بۆ حەجتانەیە بۆ لای خاوەن قەرزەکە یعنی ئەم برا بەڕێزە بوون کاکدانە ناوی دەرچووە بەڵام میراتی خوشکەکەی نەداوە من نمونەیە میراتی خوشکەکەی نەداوە ئەم حەجە جێی خۆی ناگرێ بەڵێ حەجە فەرزەکەی لەسەردا چێ بێگومان بەڵام تا خوشکەکەی گردنی ئازانەکە حەجی چی حق الناس لا حديثك ضعيف ماني كلي عليه لبيك اللهم لبيك خوي يقول طبعا لبيك يعني خويا من خدمتها هاتم برو بيري شلون الله بانغ وازك خوي يقول بملائكتك فرمي بي يا اخوا بخير نيت ومالك حرامه اما حديثك ضعيفه بلام للرمانه والطواو يعني انسان كاشي بو حاجه بپاشي بچي بوي اوله كردواريه ككرا وداوي گردن ازيان كرو خوپان كردنوي چي چاق بو بەڵام وەکو فەرز نییە ئەگەر حەقی کەسێکە لەگەڵ دراوسێکەمە لەگەڵ براکەمە لەگەڵ خوشکەکەمایش عیبم نییە داوای گردن ئازایشیان نەکەم کێشەم نییە بەس ئەوەی کە حەقیم خواردووە چی حەقی مادی بە یا معنەوی ئەوە داوای گردن ئازایی لێ ئەگەر چی وا باشتر ئینسان لەگەڵ خزم و کەسوکاری خۆی ئەستا تەلەفۆن هەیە بە تەلەفۆنێک داوای گردن ئازایی بکات زۆر باش ئێگە کەسێ لێمان نەبوو بێ پێی بڵێ ناداوە حەقی داوای حەقەکەیەکە ئاڵێ حەقەکەت بەسەر چاوە حەقەکەت بوێنم بەڵام ئینسان یەک شت زۆر موهیمە لە ئەمە بەداخەوە بە تایبەتی لە ناو ئافرەتانە ئەوە زۆر هەیە جاری وای کەسێ داوای عەفوکردن ئازایی لەگەڵ تا قیامەت گردن ئازاری ئەمە زۆر خراپە ئەمە هەر بۆ دەرونی خۆی خراپە ئەم کەسە یعنی ئەم برای هاتووە بەلای منەڵێ کاکە 10 ساڵ پێش ئێستا مافی شتێکتم خواردووە بۆ نمونە تێگردن ئازاری قەیچ هەر یەکسەر بڵێ گردن ئازاری خوای پەروەردگار عەفوتەکە خوای پەروەردگار بەو عەزەمەتی خۆی عبدێک ئەوە شتێکی وا لە پێغەمبەر ئیبراهیم میوانداری کابرایەکی کافری کرد دوای لێی پرسی وتی وەڵام من کافرم نانی نەدایە ئەوانە چۆیە دەرەوە کابرا بێتاقەت بوو خوای پەروەردگار تێ پێغەمبەر ئیبراهیم و چیەکەی ئەوە 70 ساڵە مشریکە و دوورە لە من ڕزقێدەم تۆ ژەم هێ ڕزقی نەدا پێغەمبەر ئیبراهیم ڕای کرد بە دوایە هێنایەتی کابرا وەرە لێم خۆش بوو یعنی خوای گەورە باسی منی باڵێ خوای گەورە عبدێک 70 ساڵ شەریکی بۆ بڕیارەدا کاڵێ خوای لێم خۆش بە لێ خۆشە بێ ئەگەر ڕاستکە عجایب من مسلمانی قسێکی پێوتم وڵا هەتا قیامەت گردنی ئازابێ بۆی ئەوە ویستم وەکو تێبینیەک بڵم جاری وا کەسێکەوە چوو بۆ حەج تا قیامەت گردنی ئازانە ئێ بۆ گردنی ئازانە ئەنگ بێجارە قسێکی پێوت بێ گردنی ئازاکە خۆی گەورە پاداشێکی باش گردنی ئازاکە خوای پەروەردگار ئازایەکە لە ئامر ئینشاءالله هەل جەزاء الإحسان إلا الإحسان زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخواست وازوی لەم تۆرێ لەگەڵ مابووی حەجی تۆ قبوڵ و حەجی حاجانی ئەم ساڵشما قبوڵ و ئەوانی بە نسیبیشان نەبووە ئامین ئینشاءالله ڕێم کەوێتە ئەو شوێنە پیرۆزە بەس چاو خۆش بێ خوا بەخێر